ئێوارەتان باش من دکتۆر هەست کەریمم دەمەوێت لەم ئەوەی ئەم کاتژمێرەدا تازەترین پێشبەجوونە ناوخۆیی و جیهانیەکانتان دەربارەی کۆڤید-19 پێ بگێنم. سەرەتاش هەڕەشەکانی ڤایرۆسەکە بۆ سەرژیانی خەڵک و هەروەها لێکەوتەکانی بۆ سەربارودۆخی ئابووریمان زۆر جددی و سەختن. بەڵام ئێوە ئاگادارن کە لە مەسرور بارزانی ڕای دەگەێنێت حکوومەت بەردەوام دەبێت لە گرتنەبەری ڕێکاری پێویست و داواش لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بن. وەزارەتی تەندروستی عێراق توشبوونی 5 حاڵەتی دیکەی بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق ڕاگەیاند و ژمارەی توشبووان گەیشتە 115 کەس. I also took the test last night, and I decided. سەرۆکی ئەمریکا ئاشکرای دەکات پشکنینی کۆرۆنایی بۆ کراوە و چاوەڕوانی ئەنجامەکەیەتی و ڕاشی دەگەێنێت وڵاتەکەی بەهۆی کۆرۆناوە 50 کەسی لێ مردووە. ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئیتالیا 21,000 کەسی تێپەڕاند و ژمارەی مردووانیش بەهۆی ئەم ڤایرەسەوە 1441 کەسە و لە ئیسپانیاش 7 حاڵەتی نوێی توشبوون تۆمار کراوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گوتارێکی تایبەت بە ڕێوشوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای پێشکەش کرد و ڕایگەیاند کە پێویستە هەموو لایەک هاوکاری یەکتر بین بۆ ئەوەی ئەو دۆخە سەختەش تێبەڕێنین وەک چۆن بێیەکەوە دۆخی سەختترمان تێپەڕاندووە. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی هاوڵاتیان دەکات کە پابەندی ڕێنمایی و ڕێکارەکانی خۆپاراستن بوونە و حکوومەت لە پێناو تەندروستی ئەوان گرتوونیەتە بەر. هەر لە وتارەکەیدا داوا لە خاوەن موڵکەکان دەکات کە ڕەچاوی ئەم بارودۆخە و گوزەرانی دوکاندارە کرێچیەکان بکەن بۆ ئەوەی هەردوو لا بە هاوبەشی تەحەمولی زیانەکان بکەین و ئەرکی کرێچیەکان سووک بکرێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی خۆشەویست ئەم کاتەتان باش. دەمەوێت لەم دەرفەتەدا ڕاستە و خۆباسی ڕێوشوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆناتان بۆ بکەم. بەر لە هەر شتێک سپاستان دەکەم بۆ پابەندبوونتان بەو ڕێنمای و ڕێکارانەی لە چەند هەفتەی ڕابردوودا بۆ سەلامەتی ئێوەی بەڕێز گرتمانە بەر. پشتیوانی و هەماهەنگی ئێوەی بەڕێز زۆر گرنگە بۆ سنووردارکردنی هەرچی زیاتری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. لێرەدا بە پێویستی دەزانم سپاسی لێژنەی وەزاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لاەنە پەیوەنددارەکان بکەم وێڕای هەوڵدانیان بۆ پاراستنی هاوڵاتیان بەردەوامن لە دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خەڵک و کنترۆلی بازارەکان. جێگەی خۆیەتی سپاسی تایبەتی وەزارەتی ناوخۆ و هێزەکانی پۆلیس و ئاسایش و یەکەیداریەکان و هەروەها وەزارەتی تەندروستی بکەم کە بە شێوەیەکی مەیدانی شەو و ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیان بەردەوامن. سپاس و پێزانینم ئاراستەی ئەو تیمە فریاگوزاری و پزیشک و پەرستارانە دەکەم کە لە ڕێزی پێشەوەن و ژیانی خۆیان لە پێناو سەلامەتی ئێمەدا دەخەنە مەترسیەوە. ئاشکرایە هەرێمی کوردستان وەک هەموو ناوچەکانی تری دنیا ڕوبەڕووی هەڕەشەیەکی چاوەڕوان نەکراو بووە کە ئەویش پەتای ڤایرۆسی کۆرۆنایە. حکوومەتی هەرێمی کوردستان لە پێش زۆربەی وڵاتانی دنیا بوو بۆ گرتنەبەری ڕێوشوێنەکانی خۆپارێزی و دەرکردنی ڕێنمایی تەندروستی. ئەوە بوو هەرزوو بودجەیەکی فریاگوزاریمان تەرخان کرد و هەنگاوی پێویستماننا بۆ سنووردارکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک ڕاگرتنی خوێندن لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان، کەمکردن و تەنانەت ڕاگرتنی دەوامی دام و دەستگاکان و سنووردارکردنی هاتوچۆ لە دەواازە سنووریەکان و نەهێشتنی گردبوونەوەی گشتی و ئەنجامدانی پشکنینی پلەکانی گەرمای لەش لە فڕۆکەخانە و دەواازە سنووریەکان. دوای دەراسەکردنی دۆخەکەش بڕیارماندا هاتوچۆی نێوخۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان
و هەروەها لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراقیش ڕابگیرێت تەنیا بۆ حاڵاتی زۆر پێویست نەبێت. ئێستاش لە قۆناغێکداین کە پێویستە هاتوچۆی ناو خودی شار و شارشکەکانیش سنووردار بکرێت. هاوڵاتیانی بەڕێز، ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ پاراستن و سەلامەتی ئێوەی خۆشەویست. ئەو ڕێکارانەی دەگیرێنە بەریش هەمووی لە پێناو سەلامەتی ئێوەیە. بە تایبەتی قەدەغەکردنی هاتوچۆ لە پێناو ئەوەیە کەمترین پەیوەندی هەبێت و ئەو کەسانە بدۆزرێنەوە کە هەڵگری ڤایرۆسەکان بۆ ئەوەی کەسانی تر توش نەبن. ئێمە بەرپرسیارین بەرامبەر ئێوە، ئێوەش بەرپرسیارن بەرامبەر بەخۆتان و کەسوکار و ناسیا و هاوڵاتیانی تر. بۆیە ئەگەر هەمومان بە حکوومەت و هاوڵاتیەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان هاوکاری یەکتر بین و ڕێنمایەکان جێبەجێ بکەین، دەتوانین ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەو پەتایە بکەین و چەند زووتریش ئەوە بکەین زووتر دەتوانین ژیان ئاسایی بکەینەوە. ئەم پەتایە کە هەرێمی کوردستان و زیاتر لە 100 وڵاتی دنیای گرتوتەوە زیانی گیانی هەبووە. تا ئێستا بەداخەوە لە هەرێم 28 وڵاتی توش بوو هەیە و یەک کەسیش گیانی لەدەستداوە. لێرەدا سەرخۆشی لە کەسوکاری دەکەم و هیوای زوو چاکبوونەوەش بۆ نەخۆشەکان دەخوازم. بەداخەوە دەبی بڵێن کاریگەریە نیگەتیڤەکانی ئەم بارودۆخە لە ڕۆژانی داهاتوودا زیاتر بە دیار دەکەوێت. بەڵام سەرەڕای ئەمەش هەر یەکێک لە ئێمە دەتوانێت ڕۆلێکی کاریگەری لە ڕێگەکردن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکەدا هەبێت. بۆیە داواتان لێ دەکەم پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی و بەردەوام دەستەکانتان بشۆن، هاتوچوو و تێکەڵاوبوونی نێوانتان زۆر سنووردار بکەن و هەتا بۆتان دەکرێت لە ماڵەوە بمێننەوە. هەر کاتیش هەستان بە نیشانەکانی توشبوون بە ڤایرۆسەکە کرد، پەیوەندی بە هێڵی گەرمی 122 بکەن بۆ ئەوەی هاوکاری و ڕێنمایی پێویستان پێشکەش بکەن. هاوڵاتیانی بەڕێز، هەڕەشەکانی ڤایرۆسەکە بۆ سەرژیانی خەڵک و هەروەها لێکەوتەکانی بۆ سەربارودۆخی ئابووریمان زۆر جددی و سەختن. بەڵام ئێوە ئاگادارن کە لە ڕابردوودا هەڕەشەی زۆر مەترسیدارترمان ڕوبەڕوو بووتەوە. بۆ نمونە بە دەیان جار ڕوبەڕووی ستەم و دیکتاتۆری و تیرۆر وەستاوین و سەرکەوتوش بووین. بۆیە دڵنیام ئەم جارەش بە هاوکاریکردنی یەکتر و لە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان دەتوانین یەکگرتوانە ئەم دۆخە سەختەش تێپەڕێنین. لێرەدا داواش لەلایەنە پەیوەنددارەکانی حکوومەت و خاوەن مڵکەکان دەکەم کە ڕەچاوی ئەم بارودۆخە و گوزەرانی دوکاندارە کرێچیەکان بکەن بۆ ئەوەی هەردوولا بە هاوبەشی تحملی زیانەکان بکەن و ئەرکی کرێچیەکان سوک بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە گرتنەبەری ڕێکاری پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لێکەوتەکانی بۆ سەرابووری هەرێمی کوردستان. ئێمە هەموو هەوڵ و توانەکانی خۆمان دەخەینەگەر بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە داوا لە هەموو لایەنە سیاسیەکانیش دەکەم لەم ئەرکەدا هاوکار و پشتیوانمان بن. لە ڕۆژانی داهاتووشدا دەستگاکانی حکوومەت قۆناغ بە قۆناغ لە هەنگاو و ڕێکارەکانی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە ئاگادارتان دەکەنەوە. سپاس بۆ پشتیوانی و خۆڕاگریتان، هیوادارین هەمووتان سەلامەت و پارێزراو بن و کوردستانیش بەهێزتر و ئاوەدانتر بێت. وتارێکی گشتگیر بوو هەموو ئەو لایەنانی تێدایە کە تا ئێستا حکوومەت گرتبیە بەر بۆ ئەوەی ڕێگە بگرێت لە زیاتر بڵاوبوونەوە. دیارە هەروەکو لەو تارەکەی سەرۆکی حکوومەتیشدا ئاماژەی پێکراوە ڕۆڵی هاوڵاتیان ئێستا ڕۆڵێکی زۆر گرنگە کە هاوکار بن لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان تاوەکو بتوانین لە ڕێگەی ئەو ڕێنمایانی کە وەزارەتی تەندروستی بۆ بەناونیشانی ئەوەی کە لە ماڵەکانمان دەمێنینەوە بەردەوام بین بۆی بتوانین زیاتر و زیاتر ڕێ لەم ڤایرۆسە بگرین، نەهێڵین کوردستانە شیرینەکەمان بە دەردی هەندێک لە وڵاتانە بچێ کە ئێستا لەو پڕی پێشکەوتن و تەکنەلۆژیای زانستی و پزیشکیدان بەڵام ژمارەیەکی زۆر توش بوویان هەیە. ئێستا دەمێ ئەمڕۆ بزانین دوایین ئەو داتایانە چین، ئەو ژمارانەی کە باس لە توشبووانی کۆڤید دەکات لە سەر تاپای جیهاندا. ژمارەکە بەرز بۆتەوە گەیشتۆتە 154,000 کەس و 259 کەس کە تا ئێستا تووشی ئەم ڤایرۆسە بوون لە سەرەتای سەرهەڵدانیەوە. دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئەم ڕۆیەک لەو ڕۆژانەیە کە ژمارەی چاکبووەکان کەمترە لە ژمارەی ئەوانەی توش بووینەواتە ئەمڕۆ خەڵکێکی زیاتر توش بە ڤایرۆسی
کۆڕۆنای نوێ بووە کە ئەمە نیشانەیەکی باش نییە کە ئەمە نیشانەیە کە پێمان دەڵێ ئەگەری بڵاوبوونەوەی خێرایی زیاتری ئەم ڤایرەسە هەیە خوا هەرێمەکەمان بپارێزێ خوا ئێوەش بپارێزێ ئێمە نابێ بێڵین بەشدار بین لە زیادکردنی ئەم ژمارەیە تا ئێستا ئەمڕۆ 8,000 کەس توش بووە بە هەمان شێوە ژمارەی ئەوانەی کە گیانیان لەدەستداوە گەیشتۆتە 5,798 کەس وەکو ئاماژەشم پێگرت 74,262 کەس تا ئێستا بە شێوەیەکی گشتی لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرەسەکەەوە چاک بوونێتەوە بەڵام ئەو نەخۆشانەی کە ئێستا حالیەن توشبوون کە پیانوتری ئاکتیف کەیسس ژمارەیان 74,199 کەسە 192یان بە ژمارە 68,275 دۆخیان جێگیرە بەو کەسانی کە لە هەرێمی کوردستانی شۆ توش بوون دۆخیان جێگیرە 108 سەرتاپای ئەوانی کە ئێستا توشبووی ڤایرەسی کۆڕۆنان دۆخیان ناجێگیرە و وەکووتمان پێشتریش ئاماژەمان پێگرت پێویستیان بۆیە کە بەردەوام چاودێری چڕ و توندیان بکرێ و لەلایەن ئەو پزیشکانەی کە تایبەتمەندن بە ژوورەکانی ئۆکسسیجین و هەناسەدانی دەستکرد کە لای خۆمان زیاتر بە عینایە بەناوبانگە 108 ئەو نەخۆشانە پێک دێنن کە ئێستا لە عینایەکان پێویستیان بە چارەسەری زیاترە. ئامارەکان لە هەرێمی کوردستان ئەگەر بڵین ژمارەکەی کە دوایین پەیامی وەزارەتی تەندروستی دوێنێشەوە لە 24 کاتژمێری ڕابرد و باسی کرد کە بریتە لە 28 کەسی توشبوو تا ئێستا لە هەرێمی کوردستان و چاوەڕێی پەیامی ئەم شەویش دەکەین هیواداری کە ئەم ژمارەیە زیاد نەکا بە هەمان شێوە تا ئێستا لە کوردستان یەک کەس گیانی لەدەستدا و کەسێکیش بە تەواوەتی لە نەخۆشیەکە چاک بۆتەوە دەمەوێت ئەم ژمارەی توش بووە کە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی 28 کەسە بابزانین بە پێی شارەکان بە پێی شارەکانی هەرێمی کوردستان چۆنە لە هەولێر نۆ توشبوومان هەیە کەس هیچ لەو توشبوانە گیانیان لەدەست نەداوە بە هەمان شێوە ئێشتا کەسیان چاک نەبوونێتەوە ئەگەر بین تەمەشا بکەین بەراودی بکەین بە شاری سلێمانی بەداخەوە یەکێک لەوێ گیانی لەدەستداوە بۆ ژمارەی توشبووەکان 18 کەسە بەڵام خۆشبەختانە کەسێک چاک بۆتەوە لەم ڤایرەسە ئەگەر بین باسی دهۆک سوپاس بۆخوا تا ئێستا هیچ توشبووەکی تێدا نیە هیوادارین ئێمە وەکو هاوڵاتی ئێوە وەکو هاوڵاتی هەمومان ئەو شارە خۆشەویستەمان پارێزی نەبینە هۆکارێک بۆ ئەوەی خوانەخواستە کەس لەوێ توش بوو بێ هەر پێشتان ڕادەگەێنم کە لە ماوەی ئەم بەرنامی ئەم شۆماندا دکتۆر نیزار ئەسمەد بەڕێوەبەری گشتی تەندروستی دهۆک لەگەڵمان دەبێ و قسەی زیاتر لەسەر ئەو ڕێگەیانە دەکەین کە تا ئێستا لە دهۆک گیراوەتە بەر بۆ ئێوە والێکین دهۆک هەر بە سەلامەتی بمێنێتەوە لە شاری هەڵەبجە یەک توش بوومان هەیە ئەویش ئێستا بارودۆخی جێگیرە و چاوەڕێی چاکبوونەوەی دەکرێت هیوادارین شاری هەڵەبجەش کە بەم شێوەیە بمێنێتەوە و ژمارەکەی زیاتر نەکە بە هەمان شێوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستی دەڤەری هەڵەبجە و سلێمانیش دەکەین کە دەستی پێوە بگرن و ئاگیان لەم شارە بێ بۆی زیاد نەکات بە شێوەیەکی گشتی کەمێک پێش ئێستا پێمان ڕاگەیاندرا و دوایین ئامارەکانمان دیت کە لە عێراق 5 کەس حاڵەتی تر نوێ دەستنیشان کران بەمە ژمارەکە لە سەرتاپای عێراق بەرز بووە بۆ 111 توش بوو کە بەداخەوە دایان گیانیان لەدەستداوە و 28 کەسیشیان چاک بوونێتەوە کەواتە ئێستا لە عێراقیش ژمارەکە زیادی کرد. وەزارەتی تەندروستی عێراق و ئاماژەمان پێکرد توشبوونی 5 حاڵەتی دیکەی بە ڤایرۆسی کۆڕۆنا لە عێراق ڕاگەیاند و ژمارەی توشبووان گەیشتە 111 کەس. وەزارەتی تەندروستی عێراق ڕاشی دەگەێنێ ژمارەی ئەو کەسانەی کە چاک بوونێتەوە گەیشتۆتە 28 کەس و تاوەکو ئێستاش 9 کەس لە عێراق گیانیان لەدەستداوە. هاوکات تەندروستی کەربەلاش بڵاوی کردوێتەوە 6ەم حاڵەتی توشبوون بە کۆڕۆنا لە شارەکە تۆمار کراوە و توشبووەکە لە ئێران گەڕاوەتەوە. دکتۆر یاد نەقشبەندی گوتەبێژی تەندروستی سلێمانیە دەمەوێت بە یارمەتی هاوکارانم لە سلێمانیەوە ڕاستەوخۆ وەری بگرین بزانین بارودۆخی سلێمانی بارودۆخی کەرنتینەکردنی ئەو کەسانەی کە
لە دەرەوەی وڵاتەوە گەڕاونەتەوە و حاڵەتی ئەو کەسانی کە تا ئێستا توشبوون لە شاری سلێمانی لە چ دۆخێکدا دکتۆریات ئەگەر پێمە ڕاوگەین. شەوتان باش، سپاس بۆم دەرفەتە. ئێوە وەک جەنابەت ئاماژت پێدا ئێمە لە شاری سلێمانی 19 حاڵەتمان هەیە کە بەداخەوە یەکێکیان گیانی لە دەستدا بە هۆکاری ئەوەی پێش تەشخیصکردنی وەکو توشببوویەک باری تەندروستی ناجێگیر بووە و حاڵەتێکیشمان چاک بۆتەوە و ئەو حەڤە حاڵەتەش کە ئێستا هەمانە و لەژێر چاودێری پزیشکیدان باری تەندروستیان تا ئەم ساتەی من قسەی تێدا دەکەم زۆر باشە. تەنها دوێنێ نەبێت یەکێک لە حاڵەتەکان چەند نیشانەیەکی با بڵێن بەسیتی هەبوو کە ئەویش پاش وەرگرتنی چارەسەر ئێستا ئەو نیشانانی نەماوە و ئێمە ئومێد دەکەین کە ژمارەی چاکەوتبووان لە چەند ڕۆژی داهاتوودا زیاتر بێ لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان و بۆ مەبەستی کەرەنتینەکردن کە دەکرێت ئێستا ئێمە هەموو ئەو کەسانی کە دەگەڕێنەوانێ لەو وڵاتانی کە توشببووی تێدایە و بڵاو ژمارەی زۆر توشببوو هەیە هەمویان کەرەنتینە دەکرێن و دەخرێنە ژێر چاودێریەوە و ئەمانە لە ژێر چاودێریدا دەبن و ڕۆژانە تیمەکان سەردانیان دەکا و پاشان ئەو فترە زەمەنی کە بەپێی ستانداردی جیهانی و ڕێکخراوی WHO دانراوە پاشان کەسەکە دەنێرێتەوە ماڵەوە و لە ماڵیشەوە جارێکی کە بۆ فترەی کە ڕێنمایی پێدەدرێ و داوای لێ دەکرێت کە تێکەڵاوی خەڵک نەکات بەڵام لە ماڵەوە ئاگادار بێ ئاگاداری تەندروستی خۆی بێ و هەروەها پابندی ڕێنمایەکان بێت. دکتۆریات ڕاگررتنی هاتوچۆ قەدەغەکردنی هاتوچۆ لە ناو شاری سلێمانی تا چەند هاوکار بوو بۆ تیمەکانی تەندروستی کە بتوانن بە ئاسانتر ئەو کەسانی کە شوبهیان لێ دەکرێت پشکنینیان بۆ بکەن بڕۆن زیاتر لێکۆڵینەوەی لەسەر بکەن بە شێوەیەکی گشتی لە ڕووی تەندروستیەوە چۆن سوود وەرگیرا لە قەدەغەکردنی هاتوچۆ لە ناو شاری سلێمانی. بەڵێ ئێمە وەک خۆتان ئاگادارن هەمووکو بەڕێوەبەرایەتی هەمووکو وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لەو ساتەی کە حاڵەتەکان بوونی هەبوو لە وڵاتانی دراوسێ ئێمە هەنگاوی جددی و باشمان لە ڕووی خۆپارێزی و چارەسەرەوە ناوە و طبعاً بەپێی تێپەڕبوونی کات و بەپێی هەڵکشانی ژمارەکانی توشبوو لە جیهاندا ئێمە ڕێکارەکانمان تونتر دەکەینەوە و ئیجراعاتەکان ورتر دەکەین. لە سنووری ئەو با بڵێم لە چوارچێوەی ئەو ئیجراعاتانەشکە کراوە ئێمە داوامان کرد کە هاتوچۆی نێوان شار و شارۆچکەکان ڕابگیرێ کە بە سوپاسەوە هەموو لایانی پەیوەندیدار هاوکاری کەرتی تەندروستین و پێشنیارەکانمان وەردەگرن و جێبەجێی دەکەن و بە نسبەت ڕاگررتنی هاتوچۆی ناو شارەکان و شاری سلێمانی بەڕاستی بە سوپاسەوە خەڵک پابندبوونێکی تەواوی هەبووە و ئەمەش وا لە ئێمە دەکات ڕێگریەکی تەواو لە بڵاوبوونەوەی حاڵەتەکە بکەین بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە خەڵک تاک خۆی پابند بێ بە ڕێنماییەکانەوە چونکە ئەگەر بێتیش ئەم قەدەغەکردنی ناو شارەکانیش هەڵبگیرێت خەڵک دەبێت خۆی پابند بێ خەڵک دەبێت خۆی لە کۆبوونەوە و کۆڕ و کۆمەڵ دوور بخاتەوە چونکە هەموو کۆبوون و کۆبوونەوەیەک و کۆڕێک و کۆمەڵێک زانستی بێ سیاسی بێ ئاینی بێ کۆمەڵایەتی بێ ئەگەری بڵاوبوونەوەی حاڵەتەکە زۆر زیاد دەکات بۆ ئێمە زۆر بە ڕاشکاوی و تومانە ئەگەر بێت و حەجمی نەخۆشیەکە زۆر ببێت کۆنتڕۆڵکردنی قورسە و بارگرانیە لەسەر کەرتی تەندروستی و حکوومەتی هەرێم بۆیە خۆتان دەبینن لە وڵاتی زۆر پێشکەوتووە کە کەرتی تەندروستیشی زۆر پێشکەوتووە نەیتوانیەوە کۆنتڕۆڵکە بۆیە ئەمە ئەو قسەیە ئەو پەیامەیە کە بە خەڵکی دەدەین کە ئەرکی کۆنتڕۆڵکردنی ئەم ڤایرۆسە و بڵاوبوونەوەکەی زیاتر لەسەر ئەرکی هاوڵاتیانی شاری سلێمانی و هەرێمی کوردستانە. ئێمە وەکو کەرتی تەندروستی ئامادەکاریمان کردووە و بە سوپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تایبەتی تەرخان کردووە بەڵام ئەگەر بێت و حەجمی ئەم نەخۆشیە زۆر زیاد بکات ڕەنگە کۆنتڕۆڵکردنی ئەستەم بێ یاخود بارگرانیەکی زۆر بێ بۆ هەموو لایەک بۆیە بەڕاستی داوا دەکەم لە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان بن و لە ئەگەری بۆ نمونە نەمانی یاخود هەڵگرتنی قەدەغەکردنی هاتوچۆی ناو شاریش ئەوان پابند بن بە مانەوەیان لە ماڵەوە دوورکەوتنەوە لە قەرەباڵغی تەنانەت لە ماڵەکانیش بێگومان ئەم قەدەغەکردنی هاتوچۆیە دکتۆریات دەتوانین ئەم قەدەغەکردنی هاتوچۆیە وەکو ڕاهێنانێک بکەین بۆی سبێنی ئەگەر هاتوچۆش کرایەوە
بەپێی پێویست هاوڵاتیان بێنە دەرەوە و بەپێی ئەو ئیشەی کە هەیەە دەمەوێت پرسیار لەوە لێت بکەم بۆ سەربازەکانتان کە پزیشکان و کارمەندانی تەندروستیە کە من لێرەوە دووبارە دەستخۆشیان لە یەکەم کە ئەوان لە هێڵی یەکەمی بەرەنگار بوونەوەی ئەم نەخۆشییان بە هاوکاری هێزە ئەمنیەکان. دکتۆریات ئێوە چیتان بۆ کردوون بۆ ئەوەی ژیانی ئەوانیش پارێزراوە بێ ئایا لە ڕووی پێداویستیەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی سەرجەم پێداویستەکانی خۆپارێزی هەیە؟ بەڵێ ئێمە وەک ئاماژەم پێیا بە سپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بودجەی تایبەت تەرخان کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی حاڵەتەکە و لە ئێستادا ئێمە هەموو ئەو پێداویستیە خۆپارێزیانی کە پێویستە بۆ ئەو کەسانەی کە لەو سنتەرانە کار دەکەن کە تەعامل لەگەڵ کەسانی توشبوو دەکەن هەموو ئامادەکاریان بۆ کراوە ئەمەش بەپێی ئەو ستانداردەیە کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی گیانی WHO دیاری کردووە کە ئایا کە تۆ تەعامل لەگەڵ کەسێکی توشبوو دەکەیت چیت پێویستە یاخود ئەگەر تۆ پزیشکێکیت و لە نەخۆشخانەیەکی ئاسایی کار دەکەیت چیت پێویستە واتە ئێمە هەموو ئەو پێداویستیانەی کە بەپێی ڕێکخراوی WHO ڕێنمایەکانی ئەوانە دابینمان کردو و توانیمانە خۆپارێزێکی تەواویان بۆ بکەین کە هەمویان جێی دەستخۆشی و تەقدیرن ئەمانە سەربازی ونن و بەڕاستی لێرەوە من سوپاسی هەمویان دەکەم دەزانم ماندوون دەزانم لەژێر زەختێکی دەرونیان بەڵام دەبێت هەمومان شان بەشانی یەک بتوانین ڕوبەڕووبوونەوەی ئەم حاڵەتە ببینە و ڕێگری لە بڵاوبوونەوەی حاڵەتەکە بکەین. دکتۆریا دوا پرسیارم ئەوەیە دەمەوێت بزانم تا ئێستا چەند کەس لە کەرەنتینەکانی شاری سلێمانی ماونەتەوە و چەندیان نزیکن لەوەی کە کەرەنتینەکان بەجێبێڵن ئەگەر بە ژمارە لات هەبێت. بەڵێ ئێوە خۆتان ئاگاتانن کەرەنتینە ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادێ لەبەرەوەی ڕۆژانە خەڵک دەڕوا ڕۆژانە خەڵکی تێدێت بەڵام ئەتوانم ئاماری چەند ڕۆژی ڕابردووت پێ بڵێم کە ئێمە لە شاری سلێمانی کۆی کەرەنتینە 757 کەسمان کەرەنتینە کردهبوو و لەم ژمارەیە تقریباً 530 بۆ 40 گەڕاوەتەوانێ و نزیکەی 210 بۆ 220 کەس ماوەتەوە بەڵام خۆ دەزانی ئێستا ئێمە ئەو کەسانش کە لە وڵاتە ئەوروپیەکانیش دەگەڕێتەوانێ کەرەنتینە دەکرێن لەبەرەوە ئێستا ڕەنگە ژمارەکە گۆڕانکاری بەسەردات بێت. دکتۆریات نەقشبەندی وتەبێژی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی زۆر سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆ دەستان خۆش. سپاس بۆ توش. سەرۆکی ئەمریکا ئاشکرای دەکات پشکنینی ڤایرۆسی کۆرۆنای بۆ کراوە و چاوەڕوانی ئەنجامەکەیەتی. دۆناڵد ترامپ لە چوارچێوەی هەوڵەکانی وڵاتەکەی بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا گوتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند 50 کەس لە ئەمریکا بەهۆی کۆرۆناوە مردوون و ڕوونیشی کردەوە نزیکەی 4 ملیارد دۆلاریان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە تەرخان کردو. I also took the test last night. Yeah. دوێنێ شەو پشکنینم بۆ کراوە ویستم پێشەوەی کۆنگرە ڕۆژناموانیەکە بکەم پشکنینەکەم ئەنجام بدەم چونکە دەمزانی پرسیارم لێ دەکەن ئێستا پشکنەکەم لە تاقیگەی و لەوانەیە 2 ڕۆژ بخایێنێت تا دەگەڕێتەوە لەبارەی ئەوەش کە بۆچی تەوقە لەگەڵ خەڵکی دەکەم من پێم خۆش نییە تەوقە بکەم و پێم وایە تەوقەکردن ئێستا شتێکی باش نییە بەڵام خەڵکی زۆر جار دەستیان درێژ دەکەن بۆ تەوقەکردن و هەندێک جار ناچاری تەوقەیان لەگەڵ بکەیت ئێستا ڕخنەی ئەوم لێ دەگرن کە بۆچی دەست لە مایکەکەی بەردەم خۆم دەدەم پێشتر ساڵانە بەهۆی ئەنفلۆنزاوە 36,000 کەس گیانیان لە دەستدا و کەسیش باسی نەکردووە بەڵام ئێستا تەنها 50 کەس بەهۆی کۆرۆناوە لە ئەمریکا گیانیان لە دەستداوە ئەگەر ڕێکارەکانی ئێمە نەبوونایە بە دڵنیاییەوە ئەو ژمارەیە زۆر زیاتر دەبوو. دەمەوێت لە سەر بارودۆخی تەندروستی شاری دوهۆکی خۆشەویست کە تا ئێستا خۆشبەختانە هیچ نەخۆشێکی لێ بە توشببووی کۆرۆنا دەستنیشان نەکراوە و هیوادارین هەروە بمێنێتەوە بۆیە پێمان خۆش بوو ئەم شەو دکتۆر نزار ئەسمەت بەڕێوەبەری گشتی تەندروستی دوهۆک وەربگرین. دکتۆرگیان ئێوارە باش هیوادارم تەندروستیتان هەردەم باش بێ و تەندروستی شاری دوهۆک هەر پارێزرا و باش بێ بارودۆخی تەندروستی ڕێکارەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی لە شاری دوهۆک چاوایە. زۆر سپاس دەمێ هەوا و دەمێ بینەرا باش بیتن تەندروستیا دووکیاش دەست پێکە دەرکەت ناوێ قەیرانە ڤایرۆسی کۆرۆنا
دەستپێکێک کارێکی یەکجار ڕێکۆپێک و دیپلانە داڕێژکردی کردە و سەرپەرشتیە چەندین کۆمبوونا هاتیە ئەنجامدان و لەسەر ئاستێ دووکێ لەژنەکە باڵا یان ژوورە ئۆپارسیۆنە سەرۆکاتیە پارێزگارێ دووکێ ئەم دامەتیە هەمی دام و دەستگاهێن یەت پەیوەندیدار و هەرێمداریەت قەزایەت دووکێ هەمی بەشدارن توێ ژوورێدا و هەمی ئەو ڕێکارێن وەزارەت ئەنجومەنی وەزیران وەزارەتە ناف و وەزارەتە تەندروستی لەسەر ئاستێ پارێزگای دەرچن هەمی جێبەجێکرینە ما وەک ڕێبەریا گشتیا ساخلەمیل پارێزگا دووکێ سەر دوو تەوەرین سەرەکی کار کردێت تەوەرەیەکی خۆپارێزیە و ئەف تەوەرە چەندین ڕێکارێن یەت گرنگ پۆڤەتگیریتەوە یا ئێکی هشیارکردنا خەلکیە بخۆ پاراستنێش نەخۆشیێ یا دوێ دروستکردنە وان تیمên yetî hawar hatna plez biçin tewara her haleteke guman lêkirî و haletê lêgeriyan haletî و her wesa jî durustkirina jûrên karantînê و înandina wan haleta ew ê guman lê bû taqîkirinê û fehs lêkirinê و her wesa jî cihekê taybet hatiye durustkirin bû çareseriyê ku hemî pêdawîstiyên çareseriya xudê neket nexweşekê یە و تووشی vê vayrosî bît wêrê durustî bête çareserkirin. دکتۆر نزار ئێوە ڕۆژانە لەسەر چ بنەمایەکیان چۆن ژمارەی ئەو پشکنیانە چەندە کە ڕۆژانە ئێوە ئەنجامی دەدەن لە دەوروبەری چەندایە و ئێوە زیاتر مەترسیتان لە چێ هەیە کە خوا نەخواستە ئەگەر لە دووهۆک ڕوو بدا لە کوێوە سەر هەڵ بێگومان ئەم دیفوان ڕێنماین ڕێکخراوە ساخلەمیە جیهانی کارێ خودکەینەوە و ئەو ڕێنماین وەزارەتە تەندروستی یا هەرێمە کوردستانê بوومە هەناردین سەر وان پرێڤەتچینەوە هەر کەسێکێ گۆرەی وان پێناسێن ڕێکخراوە ساخلەمیە جیهانی ku sê cure pênase bû kesê de dayne dinyasîn ya A û B û C li goreyê wan her kesekê guman lêkirî bî tête bin çavkirin û fehs bû tête kirin. Wel hindek roja me nêzîkî heta hindek roja heta neh fehsa me hebûye hindek roja jî me çi fehs nebûye ev hemî li ser wê çendî rawistît ka çend haletê guman lêkirî têne destnîşankirin ji layê nexweşxanê me û êne rawanekirin bû ew nexweşxana taybet û her wesa peywendî pirêveberiya xwe parastina saxlemê tête kirin bû hindê ku ew nexweşiyek û ev mercel ser cêbecî bin fehsêt wan têne kirin. Ekîd gelek cara xelk vê pisyarê ket aya hemî xelkekê nîşan dev hebin ya fehs bêne kirin an ne bêguman nexêr ew kesê guman lê hey û ew kesê ev pêzan ev pênase ser cêbecê bineve û ew kesê ku nûjdarê ku çareseriya wî diketin yan cara welî vî nûjdarê taybetmend û pê hesît ku ihtimala hey ev nexweşiya koronal devî hebît ev net êne hinartin bû fehsê. Eger ne hemî nexweşiyê dî çû nîşanet vê nexweşiyê nêzîkê nîşanet influenza ne û gelek nexweşiyê dîne nabît her nexweşekê ku bes nîşan lê hebin tu yekser fehsa bû bikey belkû ew ê guman lê tête kirin goreyê van pênasêt rêxrawa saxlemiya cîhanî dayne xwe ya kirin. Metirsî yekcar zortir lê têt roj bi rojê doktor hest. مترسین هو اگر ام بجین سرانسری عراقی جمارا وان نخوشی توش بن یه زیدت بن سرانسری هرما کردستان جی او نخوشی یه توش بن و برینو که اگر نخوشی بو مجدر بتات نو که نخوشی نافخوی کردستان و عراق جدت تبلاف کرن و او همی بوی مترسی که ام درجه یا که بجین یا خو حاضر کرنه یک جار بلند بکینه و ام همید زانین که مترسی زورال پێشنیارتان چییە دکتۆر نزار خەلکیش دەربەت ئێتن پێشنیارتان چییە بۆ ئەوەی کە مەسەلەن ئێوە بتوانن ئەوە دکتۆر هەستکون و بەڵێ فەرم بەڵێ بەڕاستی هەکە سنوورێ کوردستانê بێنەگرتن جارێ ینی ئەف خەلکە خرتێن و ئەف وڵاتی هەنێ هەمی تووشی وی ڤایرۆسی بووینە و دەرگە هێوەکیریە هێشتا خەلک گەلەکە تێنە ژوور ئەvە هەمی مەترسیە پەیدا بکەن دوام هەندە حالەتی هەین احتمال هەندە وڵاتە هەمی پێزانین ژی نەڕەگەهاند بن و ئەvەش بیتە ئەگەرە و گەلە خەلیشوان وڵاتا بێت بیت سەربەستانە بێن و بچن و احتیمالەوان ڤایرۆس ژیرگەل هەبیتن بیتن جهێ گومانی لێنینەش بەرکە ئەو وڵاتە نەچێت و نافوان وڵاتادا هێشتا دەستنیشان نەکردبن و بخۆشی احتیمالە مەزنە هەی ئەو ڤایرۆسە هەمی جیهاشی هەبیتەوە ژبەر هەندێژی پێشنیارەمە ئەوە و ئەم زێدەتر سنوورێت خوب شدینین و ئەو کەسێت ئێنج دەرڤە بەهرابتری وانە کارنتین بکەین بۆ هەندێ ئەم پشتڕاست بین و نەخۆشی دەفنینە مە
سر آست پارێزگاها دووکێ سوپاسی و بۆ جناوی پارێزگاری و هەمی ئەندامێن یەت vê jûra operasyona asayişê û hemî herêmdarê hemî dam û dezgehên peyvên rastî karekê mezin dikin li dûkê piştevaniya rêveberiya giştiya saxlemiyet dikene ve bû hindê ku em bişên xwe ragirin heta niho belê ez bêjim ji dihî were heta nûkê êk car مترسی زیاتر لی هاتیه سر دهوکی بلکو گل خلق داخلی دهوکی بویا ناو راست و خار عراق گل خلق ما هبویا ویرل بیل بغداد کارت کرد جهدی کارت کرد همی هاتینه و ناف پارێزگەها دووکێ چەندین قوتابی هەبوونەش دەرڤی وڵاتی هەمی جارێکادی هەڤە هاتینەوە و ئەvە هەمی بووینە جێ هەندێک و مەترسی چێ بیتن و ئەم یە دیفچوونە وان حالەتە هەمیات کەینەوە لێ هەندێک وان کەسایش هەندێک وڵاتە هاتین هێشتا نەچونێت لیستەوان وڵاتەدا بێنە کەرەنتینکردن و ئەڤەل وێرت بیتە ئەگەرێک و احتیمالە مازنە وان وڵاتە و حالەتی دەرکەتین بەێ نەچونێت وان لیستادا ئەبێت حدانوکەش وەزارەتە نافخ دەرچوونک و بنە کەرەنتینکردن ئەمێ وان محاولەتکەین تێبگەهێنین ماڵە خو نەدەرکەون ماڵە خو بمینەوە پەیوەندی مە بکەن ئێکسەر بۆ هەندێک و ئەم دیفشونە ڕەوشەوانە ساخلەمیە بکەین و ئەم بشێن هەکە خودێ نەکەتن حالەتێک هەبیرژی ئەم زیکە احتیوا بکەین نەهێلین بەڵاو ببیتەوە کەواتە تۆ داواکاریەکانی تۆ دوو بەشە بەشێکیانەوە بووکە پێت باشە خاڵە سنووریەکان و هەروها ئەو هاوڵاتیانەی دانیشتی دووهۆکن کە لە شارەکانی تردێنەوە زیاتر کۆنتترۆل بکرێ وەکو هاوڵاتی وەکو بۆ هاوڵاتی خۆشەویستی شاری دوهۆک و پارێزگاکانی تریش ینی ئێستا تۆ پێت خۆش نییە پارێزگاکانی تر ئەن هاوڵاتیانی تر تێکەڵاویەک دروست بکەن تاوەکو بتوانن زیاتر کۆنتترۆلی شاری دوهۆک بکەن ئەوە من پارێزگاکانی ترم باس کرد وەکو داواکاری تۆ بۆ خەڵکی دوهۆک چییە؟ پێشکی سوپاس بۆ خەڵکی دووکێ پراستی خەڵکی دووکێ بخۆشی گەلێکی هاریکارە لێ من پتر داخوازی شوان هەیە زێدەتر هەوڵ بدەن شماڵ نەدەرکەون هەکە بوو کارێکی زۆری فەر نەبیتن تێکەلی خەڵکی زۆر نەکەن نەچنە جێت قەرەباڵغ گەلە بڕیار سەر ئاستی پارێزگەهێ دەرچوونە بوونە هێلانە گەلێک وان چێت بێژن دیار دێت و خەڵکی کۆمتکەنەوە هیڤیا من ئەوە خەڵکێمە پێگیریە پێ بکەتن بۆ نمونە داواتە بشاهیە پێویست ناکەت وی وەختیدا بکەنەوە هەمی خەڵک بچن ئەو بڕیارێن دیک و جێت قەرەباڵغ دێنەگرتن خەڵک سوپاسی و یاهاری کارە پتر هەوڵ بدەن هەمان نفسی وەختیدا نەچن حتا بوو بازارێکی حتا بوو تشتێکی کو هەوڵ بدەن خوشێک و دیر بکەنەوە هەر وەساجی ئەو خەلکێمەیش دەرڤە هاتی و گومان خودکەتن کو احتیمالە هەیەوی کۆنتاکتل گەلێکی چێبوویان جەهێکی بلا پەیوەندیە بمە بکات چه شەرم تێدانینە ئەم پێتڤینە نوکە ئەم هەمی هاریەک و دبکەین داخوازش خەڵکی خۆی خوشتەوی بکەین کۆنتاکتێ هەمی تیمێت مە بکەنێت کۆنتاکتێ هێلا گەرمە ئێک دوو بکەنەوە ئەم دێت هەوارێ چین و دخزمەتاویکەینەوە هەروەسا بوو هاوڵاتیان دیێن کوردستانیت خوشتەوی دووکێژی و پارێزگەهێن دیژی دوی فترێدا ئەکەم هاتمچوونە کێم بکەینەوە بۆ هەندێک حتا ئەف پەتایە دەرباز بیتن و پشتی هینگێ ئەم ئازادانە خۆشی و شاهیا پێک بەبورینین دکتۆر نزار ئەسمات بەڕێوەبەری گشتی تەندروستی دوهۆک هیوادارم دوهۆک هەر بە سەلامەتی و ئێوەش هەر لە تەندروستێکی باش بن دەگەڕێینەوە شاری هەولێر دوای ئەوەی کە ئەم قەدەقەکردنی هاتوچۆیە لە ناو شاری هەولێر و سلێمانی بڕیاری لەسەردرا بۆ ماوەی 48 کاتژمێر قەدەغە بکرێ دوای بە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕیارەی دەرکرد ئەمڕۆ هاوڵاتیانی شاری هەولێر پابەندی ڕێنمایەکانی حکوومەت بوون و لە ماڵەکانیان مانەوە تیمەکانی بەرگری شارستانی و تەندروستی و پۆلیسیش دڵنیایی دەدەنە هاوڵاتیان بۆ بەدەمەوە هاتنیان لە هەر حاڵەتێکی نەخوازراوە پۆلیس بەرگری شارستانیمە حکوومەتی هەرێمی کوردستانش بڕیاریدایە هاتوچۆ نەمینێ بە هیچ شێوەیەک خەکەکەش ڕایەلی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر سپاس خەکەش دەکەین هاتوچۆ نما بە هیچ شێوەیەک بخۆتا دەبینی بازارەکە ئێستا چۆل بووە کەسی وای تێدا نمە لەبەر ئەو نەخۆشەی ئێمە لێکانە ئامادەین هەر ڕووداوەکەبی هەر حادسەیەکە بیتن ئامادەینە بەدڵ و بەجان دەچینەوە ئەو ڕووداوەی
هەروەک دەزانن نەخۆشی کۆڕۆنا ئێستا هەموو جیهانی گرتوتەوە لەو چوارچێوێژدا حکوومەتی هەرێمی کوردستان هەڵساوە بە گرتنەبەری ڕێکاری یاسایی بۆ تەندروستی هاوڵاتیان و با هەروەک دەبینن بازارەکان هەموویان داخراون و هاتوچۆی هاوڵاتیان نییە و ئێمە وەکو پاسەوانەکانی قەیسەری دوکاندارەکان دڵنیا دەکەینەوە کەوا دوکانەکانیان و سەروەت و سامانیان پارێزراوە. ئێستا دەمانەوێت بزانین بارودۆخەکە لە هەرسێ شاری هەولێر و سلێمانی و لە ناوچەی چەمە وەربگرین کە هەریەکە لە هاوکارانمان ئاراس ئەحمەد لە هەولێرەوە و دالیا کەمال لە سلێمانیەوە و ئاری حوسێن لە چەمە لەگەڵمانە بن سەرەتا دێمە لای تۆ ئاراس. بارودۆخ لە هەولێر بە چ شێوەیەکە جادەکان هەروە چۆڵن هاوڵاتیان لە ماڵەوەن و ڕێژەی بارانبارین ئەگەر زانیاریت هەبێ پێمان بڵێ. بەڵێ دکتۆر دیارە جێبەجەکردنی قەدەغی هاتوچۆ نزیک دەبێتەوە لە 24 کاتژمێر 24 کاتژمێر خەریکە تێدەپەڕێت بەسەر قەدەغی هاتوچۆکە وا دەکەی 48 کاتژمێرە. هیچ کەسێک بەدەرەوە نیە نە هاوڵاتیان ئەو ئۆتۆمبیلانێکەوە هاتوچۆش دەکەن یان ڕۆژنامە نووسانن یان حاڵەتێکی نەخوازراوە کە هاوڵاتیان ینی هاوڵاتیەک پێویستی بە نەخۆشخانەیەک دەبێت یان هێزەکانی هێز ئەمنیەکانن بە شێوەیەکی گشتی. من قسەی زیاد لەگەڵ بەڕێز عەباس محەممەد کە ئەندامی لیژنەی ناوخۆی لە ئەنجومەنی پارێزگای هەولێرەوەها جێگری سەرۆکی لیژنەی تەندروستیشە لە ئەنجومەن کاک عەباس ئەگەر بفەرمووی تێرە هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەم قەدەغی هاتوچۆیە چیاوی ئێوە تێبینیتان کردبێەوە بەتا بۆ کوردی هاوڵاتیان تا چەند پابندن بە قەدەغی هاتوچۆ لە شاری هەولێر. بەڵێ بەناوی خی گەورە میرەبان ئەیوای سەلامەت و تەندروستی بۆ هەموو دەخوازم. حقیقەتان ئەم بڕیارە دوای کۆمەڵێک ڕێوشێنی تر بووە کە گیراوەتە بەر وەکو ڕێوشێنانەی کە حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی بەڕێوەبەراتی تەندروستی ئەمانە گرتووتیانە دەبەر لە ڕێگای ڕێنمونیکردنی هاوڵاتیان بە خۆپارێزی. ئەمە قۆناغێکی تر بوو یاخود بڵین هەنگاوێکی تر بوو کەوا گیراوەتە بەر قەدەغەکردنی هاتوچۆ بڕیارێکە لە شوێنی خۆیەتی چونکە تو کاتێک کە دەکەویە حاڵەتێکی لەو شێوازە پێویست بەوەیە هەموو ڕێکارەکانی تر بگریە بەر. خۆشبەختانە ئەمڕۆ هەم کەش و هەواکە و هەم خەڵکیش هاوکار بوون هاوکارێکی باش بوونە. ئێمە دەبینین لە وێنەکانە لە ڕێگای میدیاکانی هەم بەڕێستان و کۆمەڵک لە میدیاکانی تریشا بینیمانە خەڵک لە سەر ئاستی هەرێمی کوردستانە پابندی ئەم بڕیارە بوونە ئەمە جێگای دەستخۆشیە. دیارە لەم بڕیارانش کۆمەڵی خەڵک تووشی وەکو بڵی چەرمەسەری و یاخود بڵێن تووشی ناخۆشی دەبێتن. خەڵکێکمان هەیە بژێوی ژیانی لەسەر کەسابەتی ڕۆژانەیە کرێچیە ئەمانە تووشی ناخۆشی دەبن بەڵام لە کۆتاییە بەرژەوەندی گشتی و پاراستنی ژیانی کۆمەلگا لە بەرژەوەندی تاکەکان گرنگترە. باس ئەمێ بزانم ئەوەندەی ئێوە ئاگادار بن لە ماوەی ئەم کاتە تێپەڕی و بەسەر قەدەغی چۆ لەلایەن هێزەکانی پۆلیسیا چویز کە سێ غەرامەکەیان سەرپێچیکاران پێبژاردنیان بۆ دەکرێت. بەڵێ بەپێی بە دوواداچوونی ئێمە کە خۆشبەختانە لە ڕێگای لیژنەی ناوخۆوە کە من کەمێک بەر لە ئێستا پەیوەندیم بە بەڕێسەرۆکی لیژنە کرد بە سپاسەوە. دیارە سپاس بۆ هێزەکانی ناوخۆ سپاس بۆ پزیشکان بۆ کارمەندانی تەندروستی کە ئێستا کە دوو هێزی زۆر کارامەند بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان ڕێکاری پێویست گیراوەتە بەر وەکوتم پابندیەکی باشە بووە بەڵام لێرە و لەوێ هەندێک خەڵک بووە کە بەدەر لە ڕێنمایی ئەمانش. سپاس ئاراس سپاس بۆ میوانەکەت هەرچەندە پەیوەندیەکەمان بچڕا لە هەواڵەکانی داهاتوە لەوانێ زیانیاری زیاتر لە تۆ وەربگیرێت. ئێستا دەچمە لای هاوکارم دالیا کەمال لە سلێمانیەوە. دالیا پێش چەند خولەکێک لەگەڵ وتەبێژی تەندروستی سلێمانی وتوێژم کرد ئەو سوپاسی خەڵکی شاری سلێمانی کرد کە ئەمڕۆ لە ماڵەکانیان ماونێتەوە. ئێستا دەمانوێت بڵین ئەنجامی ئەوەی کە خەڵک لە ماڵەوەیە بارودۆخ لە ناو شاری سلێمانی چۆنە و هاوڵاتیان ئەمڕۆ چۆن توانیان لە کاتی پێویستە پەیوەندی بکەن و حاڵەتە نەخۆشی و ناخۆشیەکانیان بکەن.
بەڵێ دیارە لە شاری سلێمانی شار هەوکو شاری هەولێر هاوڵاتیان پابند بوون بە ڕێنماییەکان بە تایبەتی لەم ڕۆدا کە ڕاگررتنی هاتوچۆ لە ناو شاری سلێمانی ڕاگەیەندرا بوو بە هەمان شێوە هاوڵاتیانێکی زۆر پابند بوون بە ڕێنماییەکانەوانێ من بۆ زانیاری زیاتر لەسەرەوەی کە ئەو ڕێوشوێنانە چیە لەلایەن پۆلیسی سلێمانیوانە گیراوەتە بەر بۆی کە هاوڵاتیان زیاتر پابند بکەن بە ڕێنماییەکانی ڕێگریکردن لە هاتوچۆ لە ناو شارەکان بەڕێز ئەمید عەبدوڵڵا محەممەد بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانی لیوای یەکی پاراستنی سلێمانی لەگەڵدایە ئەم کاتت باش ماوەیەکی زۆرەوە چاوەڕێ ئێماکەن زۆر سوپاس سەرەتا پاشانەمەوێت لەسەر ڕێکارەکانی ئێوە قسەمان بۆ بکەنەوە کامڕۆ چەندین تیمتانە ناو شارەکانی سلێمانی بڵاو کردبووانێ تا چەند هاوڵاتیان پابندن بە ڕێنماییەکانە. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بینەرانی کەناڵ 24 ئێمە ئەمڕۆ لەسەر ڕێنمایی بەڕێز پارێزگاری سلێمانی و ئەو ڕێنمایانەی تیمە تەندروستەکانی سنووری پارێزگای سلێمانی دەریان کرد و ئەو بڕیارانەی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستیەوە دەرەچێ هێزەکانمان هەمووی لە حاڵەتی ئامادەباشییا بوون بۆ ئەوەی بتوانین لەگەڵ هاوڵاتیان ئەوانەی کە کەمێک هەبوو پابند نەبوون بە ڕێنمایەکانەوە وامان کرد کە ئاگاداریان بکەینەوە پابندن بە ڕێنمایەکان و لە ماڵەکانی خۆیانە نێنە دەرەوە تاوەکو تەواوبوونی ئەم 48 ساعتە بۆ ئەوەی بزانین ئەم ڤایرۆسە تا چەندێک بەرەو پێشچوون یا چەندێک بەرەو دواوبوونی هەیە ومێ دەکەین ئینشەڵڵا لە کۆنتڕۆڵکرد نابێت و تەواوی خەڵکی شارەکەمان سەلامەت و تەندروستێکی باشیان هەبێت. باشە چەند کاتژمێرێک لەمەوە پێش ڕێنمایی تازە بڵاوکرا بۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆلیسەوە کە بۆ ئەمەشە لە پێناو گیانی هاوڵاتیان بوو زیاتر ئەو ڕێنماییانە چییە کە ئێوە بۆ کاتژمێرەکانی داهاتوو دەیگرنە بەر؟ ئێمە تەنها داواکاریمان ئەوەیە کە هاوڵاتیان پابند بن بەو ڕێنمایانەی تیمەکانی تەندروستیەوە لە ماڵەکانی خۆیانان نێنە دەرەوە وا بکەن قەرەباڵغی دروست نەبێت بۆ ئەوەی بتوان ئەگەر خوانەکەرا شتێکیش بێ کەمترین زیان بەر خەڵکی ئەم شارە بکەوێت. بەڵێ دکتۆر دیارە کە تیمەکانی پۆلیس بەردەوام لە شوێنەکانی شاری سلێمانی بوونیان هەیە تاواکو هۆشیاری زیاتر بە هاوڵاتیان بدەن هەروە ڕێگری بکەن لەوەی کە هاوڵاتیان بێنە دەرەوانێ ئەمەشە تەنها لە پێناو گیانی پاراستنی هاوڵاتیانە لە هەمان کاتدا چەند ڕێنماییەکیان دەرکرد بوو لەو ڕێنماییانە ئەوە بوو کە هاوڵاتیان بتوانن سەردانی بەشێ لەو مۆڵانە بکەن کە هەیە یان ئەو دوکانانە بکرێتەوە کە لە نزیک ماڵەکانە تاکو هاوڵاتیان سەردان بکەن هەروەها لە هەمان کاتدا بۆ شۆفێرانی کە ئەچنە دەرەوانێ مۆڵەتی شۆفێریەکانیان لێ وەرەگیری هەتاوەکو ئەو کاتی کە ئاگەڕێنەوە ئەمە شەر بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانە کە لە دیاریش نییە کاتەکە درێژەکرێتەوەوانێ لەو 48 ساعتی دانراوە یاخود هەر ئەو 48 ساعتەیە کە دایانناوە لەلایەن وەزارەتی ناوخۆ. دالیا کەمال لە سلێمانیەوە سوپاس بۆتە و سوپاس بۆ میوانەکەشت و دەستی هەمولایەک خۆش بێ. ئێستا دەچمە چەمە ئاری حوسێن وەردەگرم بزانم لەو خاڵەی کە زۆربەی زۆری ئێستا کە هاوڵاتیان هاتوچۆی شاری دهۆک و ئاکرێ دەکەن بەو خاڵەدا تێدەپەڕن دەمەوێت پێم بڵێ ئاری بارودۆخەکە چۆنە ئێستا هاتوچۆ هەیە جموجۆڵ هەیە نییە لە بینی شاری هەولێر و دهۆک و ئەو تیمانەی کە ئێستا لەوێن چۆن خۆیان ئامادە کردووە بۆ ڕێگریگرتن و بەرگریگرتن لە هەر لادانێک لەو یاسایی کە تایبەتە بە قەدەغەکردنی هاتوچۆ. بەڵێدەم باش نوکە ez di nava zalgeha ser pira gundê çeme de digelwama ku ev pire dikevîte ser zê mezin diyara ku vê pirê êdî sinûr navbera dû ku hewlê de tête qutkirin. Li duhî demjimêr 12 şevê were li vê zalgehê zalgeha hêzên asayîşê hat nûçûn hemî rengekî hatiye ragirtin tinê ku dikarin et navê de darbaz bin hêzên pêşmerge asayîş polîs û dezgehên ragandîne ji bilîvana hiç kesekê yê pêda darbas nabîtin û li vê re tîmeke pizîşkên ser bi saxlemiya bardara şêviya jiya lêre heta ku ew kesên rêpêdayîne darbaz bin bo hewlêrê yan ji biçin dûkê êdî vê re fehez bi wana tê kirin yani pişkirîn bi wana tê kirin daliyekê dîş demet vê behsa vê dê bikem ser rawê
زالگەیەکی کوڕاوشە سەقای یا دژوارە لە ئەف زالگەها پێشتر لە کومەلگا حسێنیە بووە کو هێزن ئاسایش لێرێ بوون لێ پێشی دەرکەتنە حالەتên ڤایرۆسی ناوە هەرێما کوردستاندا ئەف زالگەها ژالی حکومەت هەرێما کوردستانی و هێزن ئەمنیên پارێزگاها دووکێڤە فەردیت کو ئەف زالگەها بێتەوە گاستن بۆ سەر vê pirê ji bo yekê ku rêgirî elbalabûna vê vayrûsê bête kirin ku xweşbextane heta vê gavê hiç halatekê tûmarkirî li parêzgeha dûkê nehatiye tûmarkirin eger hinek ji dîmenan jî nîşav den vê gavê ev ku karmendên saxlemiyê vêrene hêzên asayişê vêrene zalgeh ya hatiye qepatkirin yanî hatiye girtin hiç hatnû çûnek nîne heta eger hêzên asayişê polîs evan jî bin divêt bêhne pişkinîn Diktor Gana geş kerema xwe tu bêvêre ez pirsek te bikim هن الفيرا راستينا خلق جالنجو چندی آلیکاره کسک شد به پشکنین دربازی دو که بیتیان دو که بیچ تاولیری سرتا بخیراتنی کانال جوانەکەتان دەکەین بەخوای زۆر سوپاسی و خەڵکە دەکەین کە بە شێوەیەکی زۆر جوان هاری کارمان دەبن و ئێمە تیمی بنکەی تەندروستی ڕۆڤیا 122 بنکەی تەندروستی ڕۆڤیا لە سبەینێەوە لە خزمەت هاوڵاتیان داینەوە زۆر سوپاسی هاوڵاتیان دەکەن کە بە شێوەیەکی بەردەوام یارمەتیمان دەدەن و ئێمە ڕێبە هیچ کەسێک نادین لە هیچ پلەوە پۆستێک بەبێ فەحس لە و لەمە دەرباز بیت و بچتە ئاخری دۆک بیتن سپاس بوده دکتور ولی اگه از بحث وی کی بکم دیاره کل پارێزگاه دو که ورکه هند بریار نوجی درکته بون کل صباحی همی بازار اگدنا پارێزگاه دو که به قضا و ناحیان و دیتا گرتن تنی کدمین نوکری اون کوکه نان پیجیان مارکتان بازار فروتونا فقیان اوی هنی دمین نوکری اوی جبوه که کوزیتر خلق دنا مالت خود دار انتخار دیاره که حتی افروجی دی لسروی که کل دو که یعنی هیچ حالت اگنات یا تو مارکرن خلقیات نوچون دنا بازاران ده هبو لصباحی دنا بازار دا مینا وان زالگان ایدال نوچوم تمامی نوا پارێزگا دو که تا راگرتن دەست خۆش زۆر سپاس ئاری لە زاڵگەی چەمەوە لەگەڵمان بۆی سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت ئیتالیا هەروە ژمارەی توشبووانی بە ڤایرۆسی کۆرۆنا زیاد دەبێت ئەمڕۆ ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئیتالیا 21,000 کەسی تێپەڕاند و ژمارەی مردووانیش بۆ هۆی ئەم ڤایرۆسەوە 1441 کەسن هەروەها نزیکەی 2000 کەسی دیکە لەو وڵاتە چاک بوونێتەوە لەلایەکی دیکەشەوە لە ئیسپانیاش 7 حاڵەتی نوێی توشبوون تۆمارکران هاوکات بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گشت پاخچە و پارک و شوێنە گشتیەکانی ئیتالیا داخراون ئەم شوێنە گشتیانە ئەم پارکانە ئەم دارستان و ڕێوبانانە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی تەواوی کە ئێستا دەبینین چەند چۆڵە ئەو جادانە پێشتر جموجۆڵێکی بەردەوامی گەشتیارەکانی تێدا بوو وڵاتێکی وەکو ئیتالیا کە هەمیشە واتەمەشا دەکرێ وڵاتی گەشت و گوزارە وڵاتێکە کە شایانی ئەوەیە سەردانی بکەیت بە هەمان شێوە سیستمی تەندروستیەکەی لەو خراپانە نیە حکوومەتەکەی حکوومەتێکی هەڵبژێردرا و دیموکراتیە بەڵام بەداخەوە لە جێبەجێکردنی ڕێکارەکانی ڕێگەگرتن لە کۆرۆنا خەمساردیان تێدا کرد و ئەوەی ئێستا دەیبینین دووەم وڵاتە لە پاش چاینەوە لە ژمارەی توشبوون بە نەخۆشی کۆرۆنا بۆی بزانین ئێستا لە زاری کەسێکەوە کە ئێستا لە قوتابی دکتۆرای لە بواری پزیشکی ناوەکی لە شاری میلانۆ کە ئەویش گلارە فوادە بزانین بارودۆخی میلان لە هاتوچۆ لە توشبوون لە معنەویاتی خەڵکەکە چی دەگوزارێت گلارە خان ئەگەر پێمان بڵێ شەوتان باش دەستخۆشی لە کەناڵی کوردستان 24 گوێگرانی دەکەم سەرەتا دەمەوێت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە لە کات و ساتێکی زۆر گونجاو باشترین ڕێکاری بۆ بەرەنگاربوونەوەی کۆڤیدی 19 کردوویتە بەر کەواتە ئێستا هەرکی سەرشانی هەر تاکێکی کووردا کە لە هەرێمی کوردستان نیشتەجێ خۆ بە پرسیار بزانێت بەرامبەر بە ئازیزانی و کۆمەڵگەکەی بۆی لە ناویان نەبات بۆی ئەگەر ڕێنەمایەکانی تەندروستی جێبەجێ نەکەینەوە دەتوانین تراژدیەک دروست بکەین بەشێک لە قسەکانت ئەوها دیارەکە یعنی جۆرێک لە حەسرەتی تێدا دەبینی کە لەوانەیە حەزت لێ بوو بێ لە ئیتالیاش هەمان ئەو شێوازە بگیرا بەر چیان کرد لە سەرەتاوە چی بوو لە ئیتالیا بوو ئەوها لە دەست دەرچوو بەداخۆ ئەم ڤایرۆسە زۆر بە خێرای بەڵاو دەبێتەوە دەبێت بە زۆر بە گرنگی احتیمامی پێ بدەین
چونکە خێرایەکی زۆر بەڵاو دەبێتەوە. وەکو جەنابەت باست کرد ئیتالیا سە دووەم وڵاتە کە زۆرترین حاڵەتی توشبوونی کۆڤیدی-19 هەیە لە دوای چایناوە. نزیکبوونی کەلتوری ئیتالی وەکو کەلتوری کۆردەواری کە کەلتورێکە کە خەڵکەکانی هاتوچوویەکی لە بینی خەڵکان زۆرە، ئەمە هۆکارێک بوو کە ئەم ڤایرۆسە بەڵاو بکرێتەوە. وەکو ئامارەکان لە وڵاتی ئیتالیا ئێستا بەردەستە وەکو جەنابەت فەرمووی خۆزگا ئەو ڕێکارانە زووتر بگرابەر و خەڵکەکە کەم تەرخەمی نەکردابە لە جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی و هەروە لە ماڵەکانی خۆمان بمابین ئەو گرفتەوە گەورە نەبوو. بۆی بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێم ئەم ڤایرۆسە چەند زوو بەڵاو دەبێتەوە. لە سویەکی مانگی یەک ئەم ڤایرۆسە تەنیا 2 حاڵەتی توشبوون لە هەموو ئیتاڵیا هەیە بوو لە 23,231 کەس. لە یەکی سێر سەرەتای مانگی سێ 1337 کەس توشبوون و ئەمڕۆ وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد بە پێ ئامارەکانی وڵاتی ئیتاڵیا لە بۆ چواردەی مانگی سێ 21,157 کەس توشبوونە. کەواتە 21,157 حاڵەتی توشبوون زۆر زیادە. ژمارەیەکی زۆر زۆرە، ژمارەیەکە کە ئەگەر هاتوو بەراوردی بکەی کەسێک زۆر بە بڵین بە تەشاؤمی شۆ باس بکە باوەڕی نەدەکرد لە ئیتالیا بگاتە ئەو ڕادەیە. دەمەوێت پێم بڵێ ئێوە چیەکەن، چۆن ژیان دەبەنە سەر، چۆن پێداویستیەکانی ڕۆژانە بەدەست دەخەن، هەر لە ماڵەوەن یان هەندێک جار مەجبورن بڕۆنە دەرەوە تایبەتی لە شاری کۆکۆمیلانەوە. هەر وەکو باسم کرد مەراحلی ژمارەکانی حاڵەتی توشبوونی کۆڤیدی-19 بەرەبەر دەستی پێ کرد. بۆیە لە هەفتی سێ هەر وەکو جەنابەت لە ڕاگەیاندنەکان باستان کردووە لە باکووری ئیتالیا بە کەرانتیندانرا 2 ڕۆژ دواتری حکوومەتی ئیتالیا ناچار بوو لە 9 سێ بڕیار بدا کە هەموو ئیتالیا زۆنی سوورە. ئەگەر زووتر خەڵکەکە هاتوچۆکردنی کەم کرداوە زۆر باشتر بوو. بۆ دابینکردنی مەکی پێویست پێشتر کڕیومانە دەبێت هەمومان لە ماڵەکانی خۆمان بین ئەگەر لە بۆ حاڵەتی زەروری تەندروستیدا نەبێت نەچینە دەرەوە. ئێستا شورتە لە دەرەوەیە، پۆلیس لە جادە و کۆڵانەکان لە دەرەیە، بەس خەڵکەکانی تر پێویستی پێی نییە پۆلیس پێ بڵێت تکایە مەڕۆ دەرەوە. ئێستا وا تێگەیشتون تەواو دەبێت لە ماڵەکانی خۆمان بمێنی هەتا ئەو کاتێکە کەم دەکرێتەوە. ئێمە هەتا سێی مانگی 4 وەکو کەرانتین لە بۆ هەموو ئیتالیا دانراوە، بەڵام هەروەکو جەنابەت ئاماژەت پێ کرد حاڵەتەکانی ئەمڕۆ بەس لە هەموو ئیتالیا 2795 حاڵەتی پۆزیتیڤی کۆڤیدی-19 تۆمار کراوە کە ئەمانە لە پێشتر توش بوون. بۆیە پێویستە خەڵکەکە لە ماڵەکە بمێنێت لە بۆ ماوەیەکی زۆر زیاتر. کەواتانی باوەڕ دەکەی ئەم ڕێوشوێنانی ئێستا لە داهاتوودا ئەنجامەکەی ببینن. گلارا فواد قوتابی دکتۆرە لە شاری میلانۆ لەگەڵمانە بۆی زۆر سپاس بۆ زانیاریەکانت. ئاماژەتان پێدا کردەوە ئەو فترەیە بۆ ئەوەیە کە ئەو ڤایرۆسە زۆرتر بەڵاو نەبێتەوە، بۆی ڕێژەکەی بەلایانی کەم بە سابەتی دابنرێتەوە. بۆیە پێشنیارێکەمە سێریم کرد هەواڵەکانی کوردستانم زۆر دڵخۆش بووم، هەواڵێکی زۆر دڵخۆشکارە کە خەڵکەکان پابەندی ڕێنەمایەکانی تەندروستی و لە ماڵەکانیان دەمێنن و خەڵکێکی تێگەیشتومان هەیە کە زانستیانە لەگەڵ ئەم باردوخە هەڵست و کەوتەکەن. هیوادارم داوا لە حکوومەتی کوردستانەکەم کە ئەم 48 کاتژمێرە کە لە کوردستان بە قەدەقەکردنی هاتوچوو دانراوە ئەم 48 کاتژمێرە بەلایانی کەم زیاد بکرێتەوە لە بۆ 2 هەفتە. دڵنیام خەڵکی کوردستان ئەنجامێکی باش لە 2 ڕۆژدا دەبینن و هەروەکو ئاگدارینە شاری دووهۆ کە کەرانتین حاڵەتی توشبوونمانە بە کەرانتین دامرن بۆی خەڵکی دۆک توش نەبن. زۆر سپاس گلارا فواد لە شاری میلانۆ. هیوادارین هەموو لایەک هەموو کوردێک لە هەر شوێنێک بێت لە تەواوی مرۆڤایەتی دوور بن لەم نەخۆشیە. لە ئیندۆنیزیا بە سەدان شەمشەمە کوێرە سووتێنران. سەرۆکی شارەوانی سۆڵۆ دەڵێ وەک بەشێک لە ڕێکارەکان بۆ ڕێگری گرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە بازاڕی تایبەت بە فرۆشتنی پەلەوەرەکان سەدان شەمشەمە کوێرەمان گواستۆتەوە شوێنێکی دیاریکراوە و هەمویانمان سووتاندووە. وەزارەتی تەندروستی ئیندۆنیزیا شەمشەمە کوێرەکان بە سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەزانێت دوای بڵاوبوونەوەی
کۆڕۆنا لە شاری سۆلۆ لە ئیندۆنیزیا باری لە ناکاو ڕاگەیەندراوە و قوتابخانە و زانکۆکان داخراون و ڕێکاری تند گیراونەتە بەر. هیوادارین بەردەوام بین لە شێوازەکانی خۆپارێزی هەر کەسێک دڵنیا لەوەی کە لە ماڵەکەی خۆی ماوەتەوە ڕێکارەکانی خۆپارێزی گرتوۆتە بەر پێویستی بەوە نییە بشڵەژێ تەنها خۆتان بپارێزن دوور دەبین لە هەموو ناخۆشی و نەخۆشیە. تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان هەر تەندروست بن و دوور بن لە کۆڤید-19.